ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە خۆشحاڵی و بە یارمەتی هاوکارانم ڕاستە و خۆ لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. بەڵێ بینەران و گوێگرە ئازیزەکانمان لە ناو داهێنراوەکانی تەکنەلۆژیا و بە تایبەت لە نێو زیرەکی دەستکردا دەمێنینەوە. ئەمڕۆ باس لە توانای گەنج ئەکەین. گەنجانی کورد زیاتر مەبەسمانە لە نێو کۆمپانیا تەکنەلۆژیەکانی دەرەوەی کوردستان و ناوە هەتاوەکو چەند تواناکانیان بەهرەکانیان سوودی لێوەرگیراوە. ئێمە دەزانین کە لە ئێستادا کۆمەڵگە و تەکنەلۆژیا دوو دیوی تاوکەری یەکترین کە کۆمەلگان ناتوانێت دەستبەرداری تەکنەلۆژیا بێ. ئەمە جگەلەوەی کە ئێمە ڕۆژانە بە چەشنی جیاواز سوود لە تەکنەلۆژیا وەردەگرین و بەکاری ئەهێنین. جیالەوەش بەردەوام پێداویستیەکانمان بۆ داهێنراوەکانی تەکنەلۆژیا ڕوو لە زیادبوونە. بەو مەبەستە لە ئێستادا لە سەرتاسەری دنیادا کۆمپانیاکانی وەبەرهێنانی تەکنەلۆژیا ڕوو لە زیادبوونەکەن. زیاتریش پشکی شێر بۆ ئەو وڵاتانەیە کە دەتوانن زۆر بە خێراوی تەکنەلۆژیای نوێ بەرهەم بهێنن کە لە نێو ئەم تەکنەلۆژیانەشدا دەتوانین بڵین گەنجانی کورد پشکی شێریان بەرکەوتۆ و ڕۆڵێکی سەرەکیان هەیە. بۆ ئەمە بەستە درێژە بە پرۆگرامەکەمانین لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان کە زۆر بەڕێز مەنسوور بلباسە کە بەڕێزیان شارەزان لە بواری تەکنەلۆژیا. ئەم کاتەوە باش بەخێر بیت. باش سڵاو لە بیسەران و بینەرانی کوردستان سوپاریش. هەر بژی مادوو نەبی. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ کاک مەنسوور، ئەم چەشنە نوێیانەی تەکنەلۆژیا ئێمە دەزانین لە ئێستادا کە زۆر بە خێرایی هەنگاوانێ هەتاوەکو داهێنراوێکی تەکنەلۆژیا بەکارەهێنین یەکێکی دی سەر هەڵەدا. ئەم زیاتر ئەوانەی کە زۆر باون بۆ نمونە زیرەکی دەستکردمان هەیە کە ئەوە چەند پرۆگرامێکە ئێمە باسیەکەین و ئەمڕۆژ باز لە توانای گەنجەکەین لە نێو زیرەکی دەستکردا بە تایبەتی کە هەڵوەستاکەین لەسەر گەنجانی کورد و ئینتەرنێتی هەموو شتێکمان هەیە، شاری زیرەکمان هەیە. ئەمانە چۆن لە کوردستانە بەکارەهێنرێت؟ بێگومان زیرەکی دەستکرد لەم ساڵدا دەتوانم بڵێم لە ساڵی 2022 بەولاوە هاتە نێو ژیانی خەڵک. پێشتریش هەبووە بەڵام بە شێوەیەکی ئەو تۆ نەبووە و سەرەتای دروستبوونی زیرەکی دەستکرد دەگەڕێتەوە بۆ ساڵی 1956 کە زیرەکی دەستکرد باسی لێوەکرا و یەکەمین ڕێکخراوی زیرەکی دەستکرد دامەزرێنرا. بێگومان زیرەکی دەستکرد لەو ساڵەدا بە کۆمەڵێک ڕێگای بەرزونیزمیدا ڕۆی و چەند جارێک پشتگوێ خرا و بە بیرۆکەیەکی پڕوپوت هەژماریان کرد، بەڵام دوای چەندین ساڵ بۆ ماوەی 10 ساڵ زیاتر ڕۆیش دواتر دووبارە هاتەوە نێو باس و دووبارە کۆمەڵێک زانای بیرکاری و کۆمەڵێک زانای تەکنەلۆژی هەوڵیاندا دووبارە پەرە بەم چەشنە تەکنەلۆژیای بدەن، بەڵام هەر دووبارە پشتگوێ خراوە. بەڵام لە ساڵی 2015 کە بۆ یەکەم جار کۆمپانیای ئۆپن ئای دامەزرا و یەکەمین وەشانی چات جی پی تی لە 2022 بەردەست خست، بێگومان دەتوانم بڵم شۆڕشێکی نوێ بوو لە بواری تەکنەلۆژیادا. وای کرد کە زیرەکی دەستکرد هەم ببێتە هەڕەشە و هەمیش ببێتە جێگەی دەستخۆشی بۆ کەسانی کە خولیای تەکنەلۆژیان و بەکارهێنەری تەکنەلۆژیان لە ژیانی ڕۆژانەیاندا. ئێمەی کورد لەکوێی ئەو پێشکەوتنانین کە جەنابەت ئاماژەت پێکرد و باست لێوە کرد؟ بەداخەوە دەتوانم بڵێم خراپیەکەش لە چی لە خۆمانیە لەوەیە کە زیرەکی دەستکرد پشت بە زمانە جیاوازەکان دەبەستێت، زمانی ئینگلیزی، عەرەبی یاخود ئیسپانی یاخود زمانەکانی تر. بۆ ئێمەش وەکو کورد سەرچاوەمان کەمترە، یاخود بڵێن دەتوانین بڵێن زۆر جار کە پرسیارێک بە زمانی کوردی لە زیرەکی دەستکرد دەکەین، زیرەکی دەستکرد هەر بە کوردی وەڵاممان دەداتەوە. بەڵام کە پرسیارەکەی بە کوردی لێ دەکەین هەر ئەو کوردی ئێمەیە ڕاستەوخۆ زیرەکی دەستکرد لە ماوەی چەند چرکەیەک و ملی چرکەیەک پرسیارەکەی ئێمە دەکات بە ئینگلیزی و داتایەک بە خێرایی وەردەگرێت و بەم شێوەیە وەڵامی ئێمە دەداتەوە. بۆیە لە ڕووی زمانەوە کە زمانی کوردیمان هەژارە لە نێو زیرەکی دەستکرد. ئەوەش وەکو ئاماژەت پێکرد خۆمان بەڕاستی بەرپرسی سەرەکین لەبەرەوەی
لە هەر وڵاتێکا کە لە ئێستادا زیرەکی دەستکرد بەکارە هەوڵەیەن زۆرترین داتای ڕاهێنراوی زمانەکەی خۆیان لە نێو زیرەکی دەستکردا جێبکەنەوە ئەوە تا ئێمە خۆمانین لە شوێنی ئەوەی گەڕانەکان بە زمانی کوردی بکەین زیاتر بە زمانی عەرەبی بکەین بە زمانی فەرمی کە خۆی زمانی ئینگلیزی زیاتر ئەتوانین بڵین زمانی فەرمیە لە نێو زیرەکی دەستکردا هەوڵین بەم زمانانە ئێمە بەکاری بێنین ئەمەش بۆ خۆی هەڵوەستەکردنە کە تۆ وەکو پێویست بەهانایی بە زمانەکەی خۆت باڵە بێگومان خۆی زیرەکی دەستکرد ئەلگۆریتمێکی ئالۆزە پشت بە کۆمەڵێک داتای زەبەلاح دەبەستێت کە لەسەر ئینتەرنێتدا بڵاو کراوەتەوە ئەم داتایانە وەردەگرێت لە هەموو سەرچاوەکانەوە وەڵامێکی پوخت دەداتەوە تۆ کە پرسیاری لێ دەکەیت بێگومان کە تۆ سەرچاوەیەکی کوردیت نەبوو یاخود کۆمەڵێک داتای کوردیت نەبوو لە سەر تۆڕەکانی ئینتەرنێت لە ماڵپەڕەکان لە شوێنەکان ئەو دەمەکە ئەو وەڵامەی دەداتەوە تۆ وەڵامەکە بە کەم کورتیەوە دەداتەوە تۆ بۆیە ئێمە لەسەر ئێمەی گەنج پێویستە بەردەوام لە نووسین بین بەردەوام زانیاری بخینە سەر تۆڕەکانی ئینتەرنێت بۆ ئەوەی بتوانین هەم لە ڕووی وەرجێڕان زمانەکەمان بەهێز بێ و هەم لە ڕووی ژیری دەستکردیشەوە بەهێز بین و وەڵامەکانمان بە پوختی بگاتە دەست لە ئێستادا لە سەرتاسەری دنیا کۆمەڵێک کۆمپانیای تەکنەلۆژیای هێجگار مەزن هەن لە نێو ئەو کۆمپانیا تەکنەلۆژیانەدا گەنجانی کورد کەم تا زۆر کار دەکەن چەند کەسێک هەیە بە دیاریکراوی ئێمە نامانەوێ ناویان بهێنین بەڵام هەتاوەکو چەند جێگە پەنجەیان دیارە لە نێو ئەو کۆمپانیا جیهانیانی بواری تەکنەلۆژیا و بە تایبەتی زیرەکی دەستکرد بێگومان کەسی زۆرمان هەیە دەتوانین باسییان بکەین بەڵام هەندێک کەسێ مەسەن بۆ نمونە ئێمە هاوڕێیەکی خۆمان هەیە لە یەکێک لە کۆمپانیا گەورە ئەمریکیەکان کە کووردە بردویانە لە کۆمپانیایکی دروستکردنی دڕۆنی سەربازی دامەزراوە بەڵام ئێمە لەگەڵ هاوڕێ قسەمان لەگەڵ کرد پێی خۆش نەبوو ناویشی بهێندرێت بێگومان لەسەر میدیا پێویستە لەسەر حکوومەت یاریمی کوردستان پێویستە ئەو گەنجانی کوردن و خاوەنی داهێنانن و دەست و پەنجەیان دیارە لە داهێنان بیان هێنێتە پێشەوە و پەرە بەتوانەکانیان بدرێت بۆی بۆکو خۆمان وەکو کورد بتوانین سوودیان لێ وەربگرین لەوەی لە وڵاتەکانی تر و وڵاتانی تر بتوانن سود لە داهێنانەکانی ئەوان وەرگرن بۆ خۆیان و ئێمەش تەنها سەیریان بکەین. بەڵێ کاک مانسوور کۆنسێپتێ هەیە یاخود با بڵێن قسەیەک هەیە هەمیشە لە دەرەوە ئەکرێ دەڵێن هەتاوەکو کۆمپانیایەک یان شوێنێک کە خزمەتێکی گەورە بکە ئەگەر جێپەنجەی عێراقیەک یاخود جێپەنجەیەکی کوردی پێوە نەبێ ئەوە ئەو شتە نایەتە بەرهەم بۆیە هەمیشە ئەم شوێنە گەورانە ئەم کۆمپانیانەی بە تایبەتی بواری تەکنەلۆژیا هەمیشە جێگە پەنجەی کوردیارە واتە هەوڵ و تواناکانی گەنجانی کورد لە دەرەوە بە هەند وەرەگیرێ ئەی ئاخۆ لە کوردستان هەتاوەکو چەند تەقدیری تواناکانی ئەم جۆرە کەسانە ئەکرێ بێگومان ئێمە کەسی زۆر زیرەکمانە بۆ داهێنانی زۆر زیرەکانیان پێ بۆ لە بواری تەکنەلۆژیادا ینی باوەڕکە داهێنانەکانیان بە پارەیەکی زۆر کەم لە کۆمپانیا تەکنۆلۆژی گەورەکان لێ کردراوەتەوە سوودیان لێ وەرگرتووە و قازانجی $100 ملیۆن لێ کردووە بێگومان دەتوانم بڵێم لە ڕووی دیجیتاڵیەوە ماوەی چەندین ساڵ ئێمە پێشخراوی نابێ ئەوەش لەبیر بکەین کە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریمانی ئێستا و کاری ئەو فەرمانگەیە لێستاوە یاخود بڵێن لە چەند ساڵی داهاتوو باشتر وایە کە ئەوانیش وەکو وڵاتانی تری پێشکەوتو بتوانن کە ژیری دەستکرد تێکەڵ بە کارەکانیان بکەن بۆی لە فەرمانگەکانی حکوومەت و لە کاتی ڕایکردنی کاری هاوڵاتیان بتوانێت سوود لەم لایەنە باشی ژیری دەستکرد ببینێت و بە کەمترین ماوە بتوانێت خزمەتی هاوڵاتیان بکات کەواتە لە ڕووی بەرهەمهێنان و بەکارهێنانەوە لە هەرێمی کوردستانە لەکوێداین لە چارچەوەی بەکارهێنانی زیرەکی بێگومان ژینگەکەی ئێمە ژینگەیەکی هەژارە لەم ڕۆوە دەتوانین بڵێن بە حکمیەوەی ژیری دەستکردیش نوێیە هەموو چەند ساڵێکە هاتووە وات ژیری دەستکرد شتێک نییە خراپێتە بەردەست و ڕاوەستا بێ بەردەوام لە پێشکەوتندایەوە بەردەوام ئەپدەیت دەکرێت و بەردەوام داتای بۆ زیاد دەکرێت دەتوانین بڵێن لە ساڵانی داهاتوو گەنجانی کورد دەتوانن لە کاری پرۆگرامینگ و دیڤلۆپمنت زیاتر سوود لە ژیری دەستکرد ببینین و
و بەم شێوەیە دەتوانین زیاتر سوود لە ژیری دەستکرد بینیم بۆ حکمیەوە ئێستا وەکو ئاماژەم پێدا ژیری دەستکرد لە سەرەتایدا و کۆمپانیا گەورەکانی بواری مۆبایلیش لەم ساڵەوە خەریکە ژیری دەستکرد دێنە نێو بوارەکە و سوودی لێ دەبێت. بەڵێ پێش پرۆگرام ئاماژەت بەوە کرد کە لە ئێستادا کۆمپانیای ئەپڵ لە پلانایەتی لە دوام مۆدێل و ڤێرژنی بەرهەمهێنانی ئامێرە زیرەکەکانیدا سوود لە زیرەکی دەستکرد وەربگرێ. باشە بەکارهێنانی ئەم زیرەکی دەستکردە لە نێو ئامێرەکانی بواری پەیوەندیکردنا چه خزمەتێکە بە مرۆڤایەتی یاخود بە ئێمەی بەکارهێنەر؟ بێگومان ئەم ساڵ کۆمپانیای سامسونگ هەروەها کۆمپانیای ئەپڵ و بەشێک لە کۆمپانیاکانی تری وڵاتی چین سوودێکی زۆر گەوریان لە ژیری دەستکرد بینی بۆ ئەوەی بەکاری بهێنن لە نێو مۆبایلەکانیاندا بە تایبەت کۆمپانیای ئەپڵ و سامسونگ. بۆ نمونە ئێستا کۆمپانیای سامسونگ لە دوایین و وەشانی ژیری دەستکردی خۆیدا دەتوانی لە کاتی پەیوەندیکردنی تەلەفۆنی سوود لە وەرجێڕانی ڕاستەوە خۆی زمان وەربگریت. ئەو کەسی لە بەرامبەر تا دەتوانی ڕاستەوخۆ قسەکانی وەربجێرت بەڵام بەداخەوە بۆ زمانی عەرەبی و بۆ زمانەکانی تر چەند زمانێکی تر ئینگلیزی و ئیسپانی بەردەستەوە تاکو ئێستا بۆ زمانی کوردی وەکو گوتم بەردەست نییە. بە هەمان شێوە کۆمپانیای ئەپڵیش مەبەستت لە وەرگێڕانی ئۆتۆماتیکی لە نێو مۆبایلەکانیان لە ناو خودی زیرەکی جگە لە نێو مۆبایلەکە کۆمپانیای سامسونگ ڕاستەوخۆ لە کاتی پەیوەندی تەلەفۆنیدا دەتوانێت قسەکانی تۆ بۆ کەسی بەرامبەر وەربجێڕێت ئەگەر تۆ بە زمانی عەرەبی یان واتە بۆ نمونە من لەگەڵ ئیسپانیەکە ئێستا قساکەم تۆ ئەگەر بە ئینگلیزی وەرگرتن لە زیرەکی دەستکرد من ئیسپانی نازانم بە کوردی ئەدوێم ئەو بۆ مەکاتەوە بە ئیسپانی بێگومان لە کوردی نیمانە بەڵام بۆ زمانی عەرەبی تۆ گەر بە عەرەبی یاخود بە ئینگلیزی قسە بکەی ڕاستەوخۆ و شەکانی تۆ بۆ وەردەجێڕی بۆ زمانی ئیسپانی ئەوە ئەویش کە بە ئیسپانی قسە دەکا بۆ تۆی وەردەجێڕە بۆ زمانی ئینگلیزی و دەتوانی بە ئاسانی قسەی لەگەڵ بکەیت. باش ئەمە باسی ئەمە ببوورە ئەمە بۆ وەرجێڕان بۆ لایانی گەڕان بە دوایی ئەو داتایانی بۆ نمونە لە ناو مۆبایلەکەت سێرچی بۆ دەکەی دەتوانێت بە زووترین کات بۆت بدۆزێتەوە و هەروەها بۆ کاری وێنە کێشان کۆمپانیەکانی مۆبایل ئێستا لە کاتی لە نێو مۆبایلەکاندا ئەویان بەردەست خستووە کە تێکستێکیان پێ بدەیت ئەوان ڕاستەوخۆ مۆبایل وێنەیەکت بۆ دروست دەکا و دەخاتە بەردەستە لە نێو مۆبایلەکە یاخود دەتوانیت تیمێک دروست پێی بڵێ من تیمێکم دەوێت ڕووکارێکم دەوێت ئی مۆبایل هە لە نێو مۆبایلەکەدا بە تێکست پێی دەدەی و ئەو ڕووکارێکت بۆ دروست دەکا و لە کۆمەڵێک لایانی تریش کە کۆمپانیای ئەپڵش لە دوایین وەشانی خۆیدا گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای ئۆپن AI کردووە کە زیرەکی دەستکرد لە نوێترین مۆبایلی ئایفۆنی خۆی کە لەم ساڵ ڕادەگەیەندرێت و لە وەشانی نوێکە iOS 18 و ئەم زیرەکی دەستکردە بەردەست دەبێت و لە ڕووی کامێراشەوە دەتوانرێت سوودی لێ بینێت کە بۆ وێنەگرتن باشتر وێنەکان پرۆسس دەکا و ئەنجامێکی باشتر پێدەدا. بەس خۆی کاک مەنسوور نرخی ئایفۆن گرانە ئێستا بەهۆی ئەم خزمەت گوزاریە نوێیەوە کە سوود لە زیرەکی دەستکرد وەرەگرن هێندەی تر گرانە بێ بەکارهێنەر ناتوانێت وەکو پێویست سوودی لێوەرگێت. جا کۆمپانیاکان بۆ ئەوی پارێزگاری لە نرخی خۆیان بکەن دەستکاری نرخی مۆبایلەکان نەکردووە. زیرەکی دەستکردەکان بۆ ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ بە خۆڕایی بەردەست خستووە لە نێو مۆبایلەکە بۆ تۆ. دوای ئەم ساڵ یان 2 ساڵە ڕاستەوخۆ زیرەکی دەستکردەکە دەبێتە پارە ئەو پارێژ یاخود مانگانە دەبێت یاخود ساڵانە دەبێت دەتوانی اشتراکی بکەیت و بتوانانی سوودی لێ بینێت. ئەگەر پێویستیش نەبێت دەتوانی بەشداری نەکەیت و سوودی لێ نەبێت. هوەری بازارسازی هەرێک لەو کۆمپانیایە بێگومان بەڵام ئەپڵیش لەوانەیە دەرفەتێک بدۆزێتەوە بۆی نرخی بەرهەمەکانی زیاد بکات ئەم زیرەکی دەستکردە بکاتە بیان. ڕاستە کاک مەنسوور ئێستا ئێمە باسمان لە دوایمین پێشهاتەکانی کۆمپانیەکانی وەبەرهێنانی ئامێری پەیوەندی و تەکنەلۆژیا کرد. دەی باشە خۆشمان لە کوردستانە ئێستا چەندین بەشی تەکنەلۆژیای زانیاری و ئەندازیاری کۆمپیوتەرمان هەیە جیالەوە چەندین گەنجمان هەیە کە لەلایەک دەرچووی کۆلێژەکان و لەلایەک ئێستا قوتابین چەندین پرۆژەی جیاوازیان بەرهەمهێناوە بە سوود وەرگرتن لە زیرەکی دەستکرد. تاوەکو چەند لە کوردستانە ئەم پرۆژانەی لەلایەن گەنجەکانەوە بەرهەم هاتووە سوودی لێوەرەگیرێ یاخود سوودی لێوەرگیراوە؟ بێگومان وەکو ئاماژەم پێدا ژینگەی ماژینگەیەکی هەژارە لە بواری تەکنۆلۆژیا بێگومان لە بواری ژیرەکی لە بواری زیرەکی دەستکردی ئەم هەموو هەوڵەی کە لەم چەند ساڵی دواییدا درراوە خۆی زیرەکی مشتێ نییە بۆ خەروارێکی بێگومان ئێستا کەس نییە مۆبایلی پێ نەبێت زیرەکی دەستکردیش تەکنۆلۆژیایەکی نوێیە تازە هاتووتە ئاراوە بەڵام لەم خولەکەوە هێشتا دوانەکەوتون دەتوانن
ئەم گەنجانە سوود لەم تەکنۆلۆژیا بینن و لایەنە باشەکانی ئەم تەکنۆلۆژیا سوود لێ بینن لە داهێنانەکان و لە پرۆگرامەکانی بتوانن سوودی لێ وەربگرن. و یەک شتی تریش دەمەوێت ئاماژەی پێ بدەم پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە زیرەکی دەستکرد بکا بە پرۆگرامی خوێندن با لە قوتابخانە سەرەتاییەکان تاکو دەگاتە کۆلیژەکان زیرەکی دەستکرد بخوێندرێت و بە قوتابیان ئاشنا بکرێت چی تێ ناچێت و ئەمە لە داهاتوو دەتوانین سوودی زیاتر جەنابەت بۆیەوە ئەڵەی لەبەرەوەی وەکو پسپۆران ئاماژیان پێکردو دەڵێن داهاتووی تەکنەلۆژیا بریتیە لە زیرەکی دەستکرد بۆیە لە ئێستەوە ئێمە پێویستمان بەو هۆشیاریە هەیە کە چۆن بتوانین بیخینە خزمەتی خۆمان لە سەرجەم بوارە جیاکانە نەک لە بوارێکی تایبەت. بێگومان بۆیش من ئاماژەم بۆدا پێویستە ئێمە بیخوێنین شارەزای بین لێنەوەکانی ئێستامان بەس دەخوێنرێت بێگومان سوور ئێستا لە زانکۆکانە لە بەشێکی زۆری کۆلێژە تایبەت و حکومیەکانە لە ئەندازیاری کۆمپیوتەرە زیرەکی دەستکرد ئەخوێنرێ هەر بۆیە ئاماژەم کردم کۆمەڵێ قوتابی چالاکمان هەیە گەنجن کە ئێستا برە و بەم بابەتە بێگومان زیرەکی دەستکردیش نابێ ئەومان لەبیر بچێت لایانی باش و خراپی هەیە. من هیوادارم گەنجانی خۆمان بەلایەنە باشەکە سوودی لێ بینن و هێشتا زیاتر پەرەی پێ بدرێت و زیاتر جەخت لەسەر ئەوە بکرێتەوە کە زیرەکی دەستکرد بوارێکی نوێ و چاوەڕێی پێشکەوتنی گەورەی لێ دەکرێت و لەگەڵ ئەوەیدا بەردەوام لە نوێبوونەوەدا و بەردەوام ئەنجامی باشترمان دەداتێ هەر نەک لە بواری تەکنۆلۆژیا بەڵکو لە بواری پزیشکی لە بواری وەرجێران لە بواری بازارکردن دەتوانێت سوود لە زیرەکی دەستکرد ببینێت. هەر لە ناو توانای گەنجەکانە ئەمێنینەوە باست لەوە کرد کە لە زۆر بوارەکانە من ئەم شەو تەماشای فیلمێکمە کرد کە بە زیرەکی دەستکرد بەرهەمهێنراوە ڕۆبۆرتێکیان دروست کردووە تەنیا بۆ گواستنەوەی کلێنێکس لە ماڵەکە مەسەلەن من لە شوێنێکی ماڵەکەما دانیشتم داوای لەکەم لە چێشتخانەکە کلێنێکسێکم بۆ بێنێ جالەوە بەڕاستی ئێمە لە ئێستادا گەنجمان هەیە کە ڕۆبۆتی بەرهەم هێناوە ئەتوانێت زۆر کاری ڕۆژانت بۆ ئاسان بکە. نازانم تاشان ئەوە ڕاستە ئەمە لە بابەتێکا خوێنمەوە گەنجێکی کوردی بەتوانە توانیوێتی ڕۆبۆتێک دروست بکە کە هۆنراوە لە چەند زەمانێکی کورتە ئەتوانێت دیوانی شعریت بۆ ئامادە بکە. ئەمانە بۆ خۆی بەڕاستی ئەتوانی بڵین دەستکەوتە هەم بۆ خزمەتکردنی لایەنی تەکنەلۆژی لە هەرێمی کوردستان هەم بۆ ناساندنی بەهرەی ئەم گەنجانەی کە لە کوردستاندان بەداخەوە کە دەتوانین بڵین لە دەرەوە زیاتر ناوبانگیان زیاترە وەک لە لای خۆمان. بەڵێ زیاتر سوودەکە وڵاتانی دراوسێمان و وڵاتانی لە دەوروبەرمانن کار لەسەر توانای گەنجان دەکەن بۆ نمونە کۆمپانیا گەورەکان دێن لە قوتابخانەکان بیرۆکەی قوتابیەکان وەردەگرن کە بۆ نمونە لە داهات و چی بکەن چ باشە لە کۆمپانیەکانی ئەم بکەنیان توێژینەوە وەردەگرن کە ئەمانش هەموو کارکردن لەسەر توانا و پێشکەوتنی بیرکردنەوەی گەنجی ئێمە یاخود بڵێن قوتابیەکانی ئێمە کاتە پێویستمان بە بەشێکی تایبەت هەیە لە زانکۆ پەیمانگاکاندا بۆی گەڵاڵەی هەموو ئەو بیرۆکە و داهێنراوانەی قوتابیە گەنجەکانمان بکرێت. بێگومان ئەمە لە کۆتاییشدا دەبێتە دەرفەتێک و دەبێتە پاڵنەرێک بۆی حکوومەتی هەرێمی کوردستان سوودێکی زۆر باش لە توانای گەنجان وەربگرێت لە توانای گەنجی خۆمان وەربگرێت و پێویستمان بە دەرەوە نەبێت و دەتوانین کۆمەڵێک بەرنامە و پرۆژە هەیە لە ڕێژیری دەستکردووە لە ڕێی ڕۆبۆتوە لە ڕێی کۆمەڵێک لایەنەوە سوودی لێ بینیت و لە ڕووی سەربازیشەوە دەتوانین ئێمە لە داهات و سوودی لێ بینین و کۆی ئێستا ئەمریکا سوودی لێ بینی و سەربازی بێگومان ئەو دڕۆنانەی دروست دەکرێت وەکو گوتم کە هاوڕێکمان هەیە یەکێک بۆ لە کەسە هەرە زیرەکەکان لە باری دروستکردنی دڕۆن ئێستا لەگەڵ ئەمریکیەکان کار دەکات لە کوردستان بوو پێشتر بێگومان لە کوردستان بوو ئاسایی ئەگەر ناویشی بێنی ناوەڵڵا ناتوانین چکە من قسەمان لەگەڵ کە پێشوەی بینە بەرنامەکە بەی شێوەیەک نەیویستوە ئەوەمەژە بەنابێن بەڵام 100% کوردە و سوود لە تواناکانی وەردەگیرێت لە ڕووی سەربازیەوە دوجار شانازیە لە هەر شوێنێکی دنیا بێ ئەمە شانازیە بۆ کورد بەڕاستی وەکو سەرەتاوتم دایمەن جێپەنجەی گەنجە کوردەکانمان لە دەرەوە پشکی شێریان بەرکەوتووە. بۆ توانای گەنج من دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم. من ساڵی 2017 سەردانی وڵاتی چینم کرد بۆ خۆت دەزانی وڵاتی چین لە ڕووی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتوەکان یەکێکە لە وڵاتانەی کە ڕکابەری
ئەمریکاش دەکات بێگومان. من چەند ساڵێک پێش 2017 کە بچمە وڵاتی چین هاوڕەیەکم هەبوو ئاماژەی بە بیرۆکەیەکدا گوتی من کە دەچمە مارکێتێک 10 پارچە بۆ 15 پارچە کەلوپەل دەکڕم پێویست نەکات دانە لە کاشەر لە سکانەکەی بدەم سەبەتەیەکە بێ هەمووی بخەمە ناوێ هەمووی بۆ من هەژمار بکات و بتوانم یەکسەر پارەکەی بدەم. ساڵی 2017 کە چوومە وڵاتی چین هەمان بیرۆکە لە وڵاتی چین جێبەجێ کرابوو. لە وڵاتی چین هەمان بیرۆکە جێبەجێ کرابوو ئێمە چەند پارچەیەک جلمان کڕی هەمومان بەیەکەوە خستە ناو سەبەتەیەک و هەمووی لێک کاتدا حساب کردو و بە یەک دەفعە پارەکەماندا کە ئەو کات من بیرم کردەوە ئەو کاتیش ڤیددیۆم کرد یم تەکنەلۆژیا بۆ هاوڕێکەم ناگوتم چەند ساڵێک پێش ئێستا تۆ ئەو بیرۆکێت لە کوردستان بە مندا ئێستا لە چین وا ئیشی پێ دەکرێت وەکاری پێ دەکرێت کە وەکو گوتم کە ئەمە زوو سوود لە توانای گەنجی خۆمان وەرنەگرین بێگوما وڵاتان ئەمە هەر هەبووە و بەردەوامیشە بەداخەوەین. لە ئێستادا لە کوردستانە چ بوارێک زیاتر جێپەنجەی زیرەکی دەستکردی پێوە دیارە؟ لەم ساڵدا لە بواری مۆبایل زۆرترین ڕێکلام و بانکەشێ بۆ دەکرێت. زۆربەی مۆبایلەکان کە لەلایەن کۆمپانیەکانی مۆبایل بەرهەم دەهێنرێت و مۆبایلە هەرزانەکان ئەوان مۆبایلانەی لە خوار $200 تا دەگاتەوە مۆبایلانەی $1000 و $1500 بە ژیری دەستکرد تێکهەڵکێش کراون و دەتوانین سود لە ژیری دەستکرد بینی و لە ڕووی مۆبایلەوە دەتوانم بڵم زۆرترین بانکەشێ بۆ کراوە. مۆبایلانەی کە کەمترین خصلەتی مۆبایلە زیرەکەکانی دیکەیان هەیە ئەی ئەوانە چی ئەتوانن سود لە سیستمی زیرەکی دەستکرد وەربگرن؟ بۆ خۆی زیرەکی دەستکرد کە دروست دەکرێت تێکهەڵکێش دەکرێت لەگەڵ ئەو وەشانەی کە لەسەر مۆبایلەکە جێگیر کراوە لە ڕێگەی ئەو چارەسەرکەرەی کە کاری پێ دەکرێت. بێگومان کۆمپانیەکان لەم ساڵەوە دەستیان پێ کردووە هەندێک کۆمپانیا توانیویانە ئەم هەلە بقۆزنەوە لە مۆبایل هەرزانەکانیشان زیرەکی دەستکرد بەردەست بخەن بۆ بەکارهێنەران و نەبێت ئەم زیرەکی دەستکردە تەنیا لەو مۆبایلە گرانانە هەبێت کە نرخیان لە $100,000 و هەموو خەڵکێک ناتوانێت بیکڕێت کە ئەمە شتێکی زۆر باشە کە لە مۆبایلێک کە نرخەکەی لە خوار $200 ئەمریکی بێت ژیرەکی دەستکردی تێدا بەکارهات بێت. بەڵێ جەنابەت وەکو کەسێکی شارەزا لە بواری تەکنەلۆژیادا گەنجانی هاوشێوەی خۆت کە ئێستا برە و بەم بابەتە ئەیان لە کوردستانە چی بیرۆکەیەکتان هەیە بۆ ئەوەی کە خزمەت بە بواری تەکنەلۆژیا بکەن لە مەجاڵی زیرەکی دەستکردا لە هەرێمی کوردستان و زیاتر هەڵوەستە لە چ مەجالێکەکەن؟ خۆی وەکو ئاماژەم پێدا پاڵپشتی حکوومەت هەرێمی کوردستان گرنگترین شتە لەم بوارە کە پێش بکەوێت ئەوە یەکەم شت. دووەم شتیش زۆرکردنی داتا و زانیاری بە زمانی شیرینی کوردی ئەمەش ڕێگە خۆشکەر دەبێت بۆی بتوانین بە باشترین شێوە سود لە زیرەکی دەستکرد ببینین و پێش بخین. باشە چی ئەڵێ بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان لە بواری ئەندازیاری کۆمپیوتەر و تەکنەلۆژیا و هەتاوەکو چەند پێویستەکە هاوئاهەنگیەک هەبێ لەگەڵ شارەزایانی بواری تەکنەلۆژیا واتە لەگەڵ خۆتانە بۆ ئەوەی برە و بەم بیرۆکانە بن؟ بێگومان هەموو کەسێک پێویستی بتوانە شارەزایە هەتا خۆشمە کە زۆر جار بابەتێکە بووە خۆمان شارەزایمان لێنە بۆ پرسمان بە کەسانی شارەزاتر کردووە چەند تۆ پرسیار بکەیت چەند بە دوای دەرفەتی زیاتر بگەڕێت بۆ ئەوەی بگەیتە ئەو وەڵامەی کە تۆ مەبەستەوە ئەو شتەی دەتەوێت فێر بیت ئەوە کەمە و هانیان دەدەم بۆی زیاتر بخوێنن سود لە توانای خەڵکی دەرەوە ژۆر بگرن زۆر ئاساییە و بتوانن ئەو شتانی کە بەدەستی دێنن و دروستی دەکەن و بەرهەمی دێنن خۆماڵی بێت و بیخەنە خزمەتی کوردستان و ئێمەش بتوانین سود لێوە بگرین. باشە زۆر جار خانمان باس لەوە دەکەن کە ئێمە دایمەن نەک ئێمە هەر بە شێوازێکی گشتی هەڵوەستە لەسەر تواناکانی گەنجانی ڕەگەزی نێر ئەکرێ ئاخۆ ڕەگەزی مێ لە کوردستانە لەم بوارەدا چۆن ئەتوانرێت سود لە توانەکانیان وەربگرێت چونکە من دەزانم و ئاگام لێیە چەند خانمێکی گەنجمان هەیە لە زانکۆکاندا کە چەندین بیرۆکەی جیاوازیان هەیە و خستویانەتە بواری جێبەجێکردنەوە و چەندین ڕۆبۆتیان دروست کردووە ئەمانە چۆنە بێ دەستیان بگیرێ؟ بێگومان دەستگرتنی ئەمانە نابێت هەر چاوەڕێی حکوومەت بکەن دەستیان بگرێت بێگومان کۆمەڵک کۆمپانیای خۆماڵیمان هەیە دەتوانن کار لەگەڵ ئەم کۆمپانیا خۆماڵیانە بکەن بتوانن بەیەکەوە بتوانن سود لەو تەکنۆلۆژیا وەربگرن کە خۆیان لە بەردەستیانیان ئەو قوتابیانە پەرایان پێداوە. بێگومان توانای کوڕەکان وەکو خۆدا ئاماژە پێدا
یان جێدەستیان زیاتر دیارە لە کچەکان و کچەکانیش توانیان هەیە و توانای زۆر باشتریان هەیە گەر هەوڵ بدەن و سار نەبنەوە لە بوارەکە بێگومان ساربوونەوە گەورەترین کێشەیە لە ناو تاچی کورد هەر کاتێک خوێندنەکەی تەواو دەکات ئیتی پشت لە پەرەپێرانەکەی خۆی دەکات بێگومان ئەو شتێک کە لە زانکۆکان فێری دەبێت بەز نییە ئەمە سنوورێک نییە دیاری کرابێت بۆی فێر نەبی فێربوون شتێکی کراوەیە تۆ لە هەر کاتێک بی دەتوانیت پەرە بە توانەکانی خۆت بدەی و شتی جیاوازتر دروست بکەیت. بەڵێ ئەدای بازاری کار لە هەرێمی کوردستان لە بواری تەکنەلۆژیا و زیرەکی دەستکردات چۆن هەڵەسەنگێنی؟ ئەوە وەکو ئاماژەم پێدا لە ساڵی پار و ئەم ساڵەوە بێگومان بە ڕێژەیەکی زۆر باش بەرەو پێش چووە هەم لە بواری وەرجێڕان هەم لە بواری کۆمەڵێک کاری تروە هەوروە لە بواری مۆبایلی زۆر پێشخراوە لە بواری مۆبایل سوودێکی زۆر لە ژیری دەستکرد بینراوە و خەڵکی ئێستا فێرە ژیری دەستکردەکە بووە بۆ ئەوەی بتوانێت ئیمێلێک بنووسێ پرس بە کەس ناکات هەڵ لە ڕێگەی ژیری دەستکردەوە ئیمێلەکەی بۆ دەنووسێ دەتوانانی بۆ خاوەنی کارەکەی بنێرێت. ئەمەش سوودی خۆی هەیە بێگومان بەڵام کۆمەڵە خەڵکیش بێ کار دەکات نابێوشمان لە بیر بچێت. بەڵێ وەکو خۆت لە سەرەتا وت هەم زیرەکی دەستکرد خزمەتەکە هەم زەرێریشمان پێگەێنێ بە مرۆڤایەتی کۆتا پرسیارت لە یەکەم کاک مەنسوور ئەگەر ئێمە لە کۆتاییدا بڵین بپرسین لە جەنابەت وەکو گەنجێک چ چاوەڕوانەکەی لە داهاتووی زیرەکی دەستکرد لەلایەن گەنجانی کوردەوە لە هەرێمی کوردستان پێشبینی چیەکەی؟ من وەکو خۆم کە حەز دەکەم کە پێش بخرێن لە ڕووی سەربازیەوە زیاتر سوود لێ بینێت لەبەرەوەی ئێمە لە ناوچەیەکین هەر چواردە ورمان دوژمنە دەمەوێت گەنجەکانمان لە بواری ڕۆبۆت و لە بواری درۆن زۆر سوود لە ژیری دەستکرد ببینن کە ئەمە یەکێکە لە خولیا هەرە خولیاکانی من کە دەمەوێت گەنجانیش لەم بوارەدا پێش بخرێنەوە بتوانن ئەم دوو تەکنەلۆژیا بخەنە خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بتوانین لە داهاتوودا بە شێوەیەکی بەرچاو سوودی لێ بینین و وڵاتانی دراوسێت چاومان لێ بکەن و بە شتەکانی ئێمە سەرسان بن. زۆر سپاس عزیزی دەستان خۆش سپاسی ئامادەبوون تەکەین کار مەنسوور هەربژی و بە هیوای بەردەوامی هەربژی. بەڕێزان بینەران و بیسەرانمان بەڕاستی ئاسان نییە کە بتوانین هەڵی پسەنگێنین ئاخۆزیرەکی دەستکرد لە داهاتوودا چ کاریگەریەکی هەیە بەڵام دەتوانین ئاماژەوە بەوە بکەین کە بەردەوام داهێنراوی نوێ و خێرا سەر هەڵدەئەدەن بۆ ئەوەی کە کار ئاسانی بۆ ژیانی ئێمە بکەن هەر بۆیە لە زۆربەی وڵاتاندا کۆمپانیاکانی بواری تەکنەلۆژیا لە هەوڵی بەردەوامی داهێناندان هەتاوەکو داهاتوو بۆ خۆیان بێ. ئێوەش ئاسوودە بن و خواتان لەگەڵ هەربژیت. سپاس.